سبا عرزی خلوص و بندگیم و هم دعا خوانی بببو خزمتی شاهی محیطی گشت سليماني بڵێ قوربانی تۆ بم ئەی سەلاح دینی ئەیوبی بە زۆری پەنجە وەک حەیدەر بە سیمای و سفی سانی لەدەست کافر نەجاتمان بوو بحەمد الله والمنە لە سایەی دەست و تیغ و هیممەتی تۆ شێری یەزدانی خوداوەندە بە لوتفی خۆت لە چاوی بەد بە دووریکە بە جاهی سەییدی مرسەل بە ڕۆحی شاهی گەیلانی لە پاش ئەم ئیحتیراماتە بڵێ بەو شاهی دەورانە چ جورمێکی هەیە ئەحمەد کە کردوتە بە زیندانی ئەگەر شاید لە خزمەتدا خراپەی ئەو بوو سابت بە لوتفی خۆت عەفویکە چونکە هەر خۆت صاحب ئیحسانی کە جورمێکی نییە تاکەی لە حەبسا دانیشێ قوربان لە تەناهی لە فکری چۆتەوە ئادابی ئینسانی ئەگەر داوای کەفیلی لێ ئەفەرمووی حازرە یاخود مڵک تەئمین ئەکا سەد جار بە ئاین و بە ئیمانی هەتا مردن وەکو بەندە لە خزمەت شاهی کوردستان حەیاتی خۆی فیداکە بۆ هەموو ئەمرێک و فەرمانی منەم حەبسەم لەلا فەخرە بە شەرتێ سەروەری کوردان لە حەق ئەم بەندەیەی خۆیە بمێنێ لوتفی جارانی بەزاتی پاکی بێ هەمتا بە نووری ئەحمەدی مرسەل جەنابت سوێن ئەدەم قوربان بە گشت ئایاتی قورئانی بە لوتف و مەرحەمەت ئەم بەندەی خۆتە عەفو فەرموو ئەتۆ سەرفی نەزەر فەرموو لە جورم و سەهو و نیسانی لە لوتفی تۆ زیاتر هیچ پەیامێکی نییە مختار بەکاری هیچ نەهاتن دۆستەکانی خزم و خێشانی دێتە گوێم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە هەدەف معلوم نییە دڵ وێڵ و سەرگەردانە بۆ یارێ